لەگەڵتاناوین و بەسەربەرن. ئەگەر ئەم ڕۆژ هەستاوی یاخود بینەری پرۆگرامی ڕۆژ باشی ئەوە سوپاس بزار ببووی کە جارێکی دیکە دەرفەتیەوەت هەیە کە ببینی ببیستی. سوپاس گوزار ببووی کە ڕۆژێکی دیکە تۆژیت و ئەتوانی هەموو کار و چالاکیەکانت بکەیت لە بەرۆی کەسانێکن هێشتا ناتوانن ببینن یاخود باش نین دۆخی تەندروستیان باش نییە بەڵام ئەگەر باشیت و تەندروستیت باشە ئەوە هەمیشە سوپاس گوزار بە دڵخۆش بە دڵخۆش بن بۆی کە ئەتوانن بچنە سەر کار دڵخۆش بن بۆی کە ڕۆژێکی نوێ دەست پێەکەن و ئەتوانن نان بخۆن چونکە کەسانێک هەن لە هەموو ئەوانە بێبەشن. ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە جیهاندا چونکە ڕۆژێکە بۆ بەرەنگاربوونەوە یاخود ڕێگریکردن لە جگەرە کێشان چونکە ئەزانین جگەرە کێشان چەندێک مەترسی هەیە و ساڵانش چەنەها کەس هەزاران ملیۆنان کەس بەهۆی جگەرە کێشانەوە گیان لە دەست دەدەن. تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە ئەو بابەتە بزانین لە جیهان و لە هەرێمی کوردستانیش ڕێژەکە لە چه ئاستێکدا جگەلەوە لە کورتەیەک لە هەواڵەکاندا هەواڵ و زانیاری نوێ چ لە ناوخۆ چ لە جیهانیشدا بە ئێوە ڕادەگەێن. شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی بڕگەکانی بودجێی عێراق و وەرگرتنی شایت سەرداراییەکان لە بەختەیە. بەڕێوەبەری گشتی کاروباری پەیوەندیەکان و بەدواداچوون لە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەختە تایبەت بە کوردستان 24 ڕاگەیان شاندی دانوستانکار بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت بە مەبەستی جێبەجێکردنی بڕگەکانی بودجێی عێراق لە بەختەیە. جەختیشی کردەوە ئامانج لە سەردانەکە بۆ دووپاتکردنەوەی پابەندبوونی حکوومەتی هەرێمی کوردستانە بە یاسای بودجێی 2021 عێراق. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان ئاستەنگ لە بەردەم پرۆسەی چاکسازی و بنبڕکردنی گەندەڵی لە هەرێمی کوردستان دروست دەکرێت. هیوادارین لایەنەکان هاوکار بن بۆ ئەوەی بتوانرێت هەرسی ڕۆژجارێک موچە دابش بکرێت. جوتیار عادل ئاماژەی بەوەش کرد هەرێمی کوردستان چاوەڕوانی شاندەکەی دەکات بۆی بزانرێت دانوستانەکان بەکوێ دەگەن. گۆڤاری گلۆبال فاینانس کە کاری پۆلەنکردنی وڵاتانە لە نوێترین راپۆردا دڵخۆشترین وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشکرا دەکات. بە پێی ڕیزبەندیەکە وڵاتی ئیسرائیل لە پلەی یەکەم دێت و بەحرین لە پلەی دووەم دێت و ئێمارات لە پلەی سێم، سعودیەش لە پلەی چوارەمدایە و کوێیت لە پلەی پێنجەمدا، عێراق شەشەم، ئێران پلەی حەوتەم و لوبنان پلەی هەشتەم. گۆڤارەکە ئاماژەی بەوە کردووە لە پۆلەنکردنی وڵاتاندا پشت بە پێوەرەکانی ئابووری، ئاسایش و خۆشگوزەرانی دەبەسترێت. کیم جون ئۆن بەهۆی فرۆشتنی سیدی و میمۆری کەسێکی لە سێدارەدا. پێگەی دەیلی ئەنکی تایبەت بە کاروباری کۆریای باکوور بڵاوی کردووەتەوە کیم جون ئۆن پیاوێکی لە سێدارە داوە کە بە ڕێگەیەکی نایاسایی سیدی و فلاش میمۆری فرۆشتووە کە فیلم و گۆرانی کۆریای باشووری تێدا بووە. ڕوونیشی کردوەوە یەکێک لە سیخوڕە نهێنیەکانی حکوومەت زانیاری لەسەر پیاوەکە کە ئەندازیارە داوە و ئەویش دانی ناوە بۆدا کە ئەو کارەی کردووە و بەرامبەر 5 بۆ 12 دۆلار سیدی و فلاش میمۆری فرۆشتووە. کۆتاییم بە کورتێک لە هەواڵەکان هێنن. چەند ساڵێکە دامەزرانی قوتابخانەوە فێربیە وەرزشیەکان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان زیادی کردووە بە مەبەستیەوەی کە ئەگەر لە هاوین بە یاخود پشتەکانی دیکەش بێ منداڵان یاخود ئەو کەسانێک کە فێرخوازن ئارەزووی ئەوە بکەن کە فێر بن یاخود لەو خولانی تیان نەکرێتەوە. بەگومان ئارەزوی خێزانەکانیش بۆ ئەوەی کە مناڵەکانیان ببەنە ئەو فێرگانە زیادی کردووە. فێرگەی دەربەندی خان لە سنووری پارێزگای سلێمانی یەکێکە لەو فێرگانەی کە ساڵانە
پول و ڕاهێنانی وەرزشی بەدەیان مناڵ دەکات. جارجاریش میوانداری فێرگە وەرزشیەکانی هەولێر و شارەکانی دیکەشەکەن و یاری ئەنجام دەدەن. لە خۆتانە براوخە ناگەن وشەڵا یارەکەشە بێنە ئاویان توش ئەمرێ گۆڵەکە خۆ باش کە تۆ بکەوتە پای ئەوان بیرە بۆ دیباعی لای خۆمانیەکە تا وەسەتی ساعە بگەڕێنمە وەسەڵی نەک هەر بڕۆی تۆ بێت بۆ دیارە لە قوتابخانەی تۆپی دەربەندی خان یەکێک لە ئامانجەکانمان تێکەڵبوونی فێرخوازانمانە لەگەڵ فێرخوازانی دەرەوەی شاری دەربەندی خان هەر ئەمڕۆ لە دوو ئاستی جیاوازە میوانداری فێرگەی بەهرەی کەلارمان کردووە سبێنێ سەردانی شاری ڕانی خۆشەویست دەگەین و یاریکی دۆستان لەگەڵ فێرگەی هیوای شاری ڕانەیەکەین و لە پاش کۆتایی هاتنی یاری لە ڕانیە بەرەو شاری هەولێری خۆشەویست بەڕێەکەوین هەم بۆ ئاشنابوون بە شاری هەولێر هەم بە فێرگەکانی ئەو دەڤەرە سەردانی فێرگەی باداوامە ئەکەین لە یاریکی دۆستانە هەم ڕۆبەڕێ ئەو فێرگە بینەوە و ئامانجیشمانە بۆ یەکتر ناسین هەم بۆ تێکەڵبوون هەم بۆ ئەوەی زۆر یاریزانی بەهرەمەند هەیە لە فێرگەی ئێمە لە فێرگەکانی کە بۆ یەکتری بناسن. بەڵام گرنگترینش لە لای منم التزامات بە تەمرین هەدەی بۆ خلاقکە لە ساحەی ماسن تۆ دایک و باوت ئەمانەت توی داواز دەست 6 ساڵ پێش ئێستا کوڕەکەم حەز و خولیای تۆپی پێی هەبوو ئێمەش هاوکاریمان کرد بۆ ئەم فێرگەیە بە شێوەیەکی زانستیانە و ئەکادیمانە جوان پەروەردەیانەکەن ئەمڕۆ ئەبینم زۆر دڵخۆشم میوانداری فێرگەی گەرمیانیان کردووە کەشێکی ئارام و خۆش مامۆستاکانیان بە شێوەیەکی ڕێکوپێک و زانستیانە فێریانەکەن. وەکو فێرگەی بەهرە لە کەلارەوە هاتوین بۆ دەربەنی خان من وەک باوکی یاریزانیەکی فێرگەی بەهرە هاتوون بۆ پشتگیریکردنی کوڕەکەم لە فێرگەی بەهرە من زۆر دەستخۆشی لە مامۆستاکان مەکەم بەڕاستی مامۆستا کەریم جێگەی شارازیە بۆ ئێمە کە زۆر بەباشی پەروەردەی مناڵەکانمان دەکات بەڕاستی زۆر دەستخۆشی لێ دەکەم. ئەمڕۆ ڕۆژی گیانی نەهێشتنی جگەرەکێشانە وەکو لە سەرتاشەوە ئاماژەم پێکرد ئێستا با بزانین ژمارەی جگەرەکێشان لە جیهانە چەنە کە بەپێی راپۆرتی گۆڤاری لانسێت ژمارەی جگەرەکێشان لە جیهان زیادی کردووە و گەیشتوتە ملیارێک و 100 ملیۆن کەس هەر بە گوێرەی لێکۆڵینەوەکان کە لە 204 وڵات ئەنجام دراوە لە 1970 جگەرەکێشان لە تەمەنی 25 ساڵیدا دەست بە جگەرەکێشانەکەن و بە پێچەوانەوە دوای ئەو تەمەنە دەستکردن بە جگەرەکێشان ئەستەمە یاخود کەسانێکان دوای ئەو تەمەنەگەرنیان کێشا بهێنرێن کێشن و لە زۆرینەی وڵاتانیش تەمەنی 19 ساڵی تەمەنێکی یاسایی و ڕێگەپێدراوە بۆ جگەرەکێشان. هەر بەپێی راپۆرتێکی پزیشکی کە پێگەی مەدیک فۆریۆم ڕووسی بڵاوی کردوتەوە تەماتە و گێزەر دەرفەت بە خانەکانی جەستەی مرۆڤێن کە نوێ ببنەوە بەهۆی ئەوەشەوە پرۆسەی پیربوون خاوە بێتەوە لە جەستەدا واتە ئەو کەسانی کە تەماتە و گێزەر زۆرە خۆن کەمتر یاخود درەنگتر پیرە بن بەڵام ئەوە بۆ ئەو کەسانە نییە کە جگەراکێشن چونکە ڕوون کراوەتەوە بە پێی لێکۆڵینەوە نوێیەکانیش کە ژمارەیەک زانە ئەنجامیانناوە مادێکی شێرپەنجەی لە جگەرەدا هەیە کە بە تەواوەتی شێوەی بیتا کارۆتین دەگۆڕێت کە لا چەندین جۆری سەوزە و میوەدا هەیە لەوانەش تەماتە و گێزەرە و ئەیکات بە مادەیە کە مەترسی لەسەر جەستە دروست دەکات بۆیە بە پێی راپۆرتەکە پێویستە ئەوانی کە جگەراکێشن خواردنی ئەو دوو مادەیە خود بڵین گێزەر و تەماتە بە تەواوەتی کەم بکەنەوە
ئەگەر بشکرێت هەر بە تەواوەتی لە ژیانیان بیستنەوە جا ئەگەر بکرێت جگەرە نەخۆن و تەماتە و گێزەر بخۆن ئەوە زۆر باشترە بەڵام ئەگەر کەسانێکن هێشتا ئالودەی جگەرە کێشانن ئەوە کەمتر گێزەر و تەماتە بخۆن لەبەرەوەی بەهۆی ئەو دوو مادەیە کە کارلێکە کات مەترسی بۆ تەندروستیان دروست دەکات. ساڵانە بەهۆی بەرهەمەکانی تووتنەوە 8 ملیۆن کەس لە جیهان گیان لە دەست دەدا و لەو ژمارەیە 2 ملیۆنیان لە ڕەگەزی مێن و ساڵانە 6 تریلیۆن جگەرە لە جیهان دەکێشرێت ڕۆژانە 17 ملیارد دانە جگەرە دەکێشرێت. گرافیکێک لەسەر زیانی بەرهەمەکانی تووتن و جگەرە ئامادەیە با ببینین. ساڵانە بەهۆی بەرهەمەکانی تووتن 8 ملیۆن کەس لە جیهان گیان لەدەست دەدەن کە نزیکەی 2 ملیۆنیان لە ڕەگەزی مێن. بەپێی توێژینەوەیەک لە 55 وڵات کە 33 وڵاتیان وڵاتانی ئەوروپان هۆکاری مردنی هەر گەنجێک لە 5 گەنج جگەرەکێشانە. لە جیهاندا نیوەی کۆرپە و منداڵ لەژێر کاریگەری هەوای پیسدان کە هۆکاری سەرەکی جگەرەکێشانە. دووکەڵ و زیانەکانی جگەرە دەبێتە هۆی مردن بۆ منداڵان و مەترسی لەبارچوون بۆ ئافرەتانی دووجیان. هەموو ساڵێک 6 تریلیۆن جگەرە دەکێشرێت و ڕۆژانە نزیکی 7 ملیارد دانە جگەرە دەکێشرێن. توێژینەوەکان دەری دەخەن لە 180 جگەرەکێشان لە وڵاتانی مامناوەند و ناگەشەکردودان و کاباری ئابووریان خراپە. لە هەر 5 جگەرەیەکی کێشرا و لە جیهاندا دوانیان لە چین دەکێشرێن و زۆرترین ڕێژەی مردن بە جگەرەکێشان لە چین تۆمار دەکرێت. لە جیهاندا 25 ملیۆن کەس کە تەمەنیان لە نێوان 13 بۆ 15 ساڵاندایە جگەرە دەکێشن. ئەو وڵاتانەی زۆرترین گەنجیان جگەرە دەکێشن بریتین لە ئۆکرانیا، ڕۆمانیا، ئیتالیا، ئەرجەنتین و کۆنگۆی دموکرات. لە نایجیریا و سەنیگال گەنجان لە پێگەیشتوەکان زیاتر جگەرە دەکێشن. لە 125 خەڵکی بەنگلادیش، هێندستان، هۆڵندا، رووسیا، تایلەند و ڤێتنام هۆشیاریان لەبارەی ئەوە نییە کە جگەرەکێشان دەبێتە هۆی نەخۆشیەکانی دڵ و دەمار. لە نزیکی 78 وڵاتی جیهان لەسەر پاکەتی جگەرە بە زمانی وڵاتەکەی خۆیان ئاگاداری لەسەر زیانەکانی جگەرەکێشان نووسراوە. بەپێی چەند توێژینەوەکە و کەمپینانەی دژی جگەرەکێشان دەکرێن وێنە و نووسراوی سەرپاکەتی جگەرەگەشت هۆکار بوون بۆ کەمبوونەوەی جگەرەکێشان هۆکاریش بوون بۆ ئەوەی گەنجان دەست بە جگەرەکێشان نەکەن. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی قەدەغەکردنی ڕیکلام بە باشپیشاندان و سپۆنسەرکردن بۆ جگەرەکێشان لە جیهاندا 117 کاریگەری هەبوو بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی بەرهەمەکانی تووتن و تەنانەت لە هەندێک وڵاتدا ئەم ڕێژەیە بۆ 116 بەرز بۆتەوە. لای ئەو گەنجانەی کەباری داراییان خراپە باجخستنە سەر جگەرە یەکێکە لە هۆکارەکانی واسێنان لە جگەرەکێشان. مەترسیەکانی جگەرەکێشان چین. لە نێو جگەرەدا 5,000 مادەی چیمیایی هەیە. لەو ژمارەیە 90 مادەیان هۆکاری سەرەکی و لاوەکی شێرپەنجەن و مادەکانی دیکەش ئەگەر هەیە یارمەتی دەربن بۆ سەرهەڵدانی شێرپەنجە. جگەرەکێشان مەترسیە بۆ دروستبوونی شێرپەنجەی قوڕک، سی، ڕێڕەوی خواردن، دەم و بە پێی ژمارەیەکی زۆر لێکۆڵینەوەش جگەرەکێشان ئەگەری توشبوون بە شێرپەنجەی خوێن، پانکریاز، گورچیلە، میزڵدان، ڕیخۆڵە و گەدە و ڕەحم زیاد دەکات. ڕێژەی توشبوون بە شێرپەنجە لای ئەو کەسانی جگەرەکێشن 15 تا 20 هێندە ئەگەری توشبوونیان بە شێرپەنجە لەو کەسانی جگەرە ناکێشن زیاترە. بەپێی هەندێک لە توێژینەوەکان کێشانی هەر جگەرەیەک یەکسانە بە کەمکردنەوەی چەند چرکەیەک لە ژیانی کەسەکە. هەر لەسەر ئەوەی کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەهێشتنی جگەرەکێشانە ئەمە میوانداری دکتۆر فەیسەڵ عارب کە سەرۆکی کۆمەڵی نەهێشتنی جگەرەکێشانە لە هەرێمی کوردستان میوانداریمان کردو پرس و ڕای لەگەڵ دەکەین یاخود ئەو پرسیارانەی لەکەین لەسەر جگەرە. بانیت باش دکتۆر ڕۆژێکی باش بەخێرهاتی. زۆر سپاس. دکتۆر ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەهێشتنی جگەرەکێشانە. ئێوەکو کۆمەڵەکەتان هیچ چالاکیەکتان هەیە چیتان کردووە؟ بەداخەوە تانم بڵێم چاڵەشێکی ئەو تۆکە نەبووە خۆت دەزانی ینی باری دارایی و باری دۆخی سیاسی و پەتای کۆڕۆنا کاری لە هەموو کار و چاڵەکیەکانی ئێمەش کردیە. ئەمە وەکو کۆمەڵەکە ئەو ڕۆکە نییە ئەوە لە مانچی 7 مۆمی 23مینی داهاتەگیرسێنین کۆمەڵەکەمان لە سەرەتادا بە گوڕوتین ئەمە کۆمەڵەکەمان کۆمەڵێکی خێرخوازی و خۆبەخشیە ئەوانەی کە تێدانە کار دەکەن خۆبەخشە بە پێی توانە چالاکیەکانی مە لەوەدایە هەمووی خەڵک کوشیار بکەینەوە زیانەکانی جگەرەکێشان بە خەڵک بناسێنین بە تایبەتی زیانی تەندروستی
ئەوش لە ڕێگەی بەرنامەی وەکۆ بەرنامەی جەنابتان ڕێگەی میدیاکانە لە ڕێگەی بڵاوکردنەوەی پۆستەرە کۆڕ و کۆبوونەوەیە محازەراتە لەو شوێنانە چەند ساڵە ئەوانە دەکرا بەڵام ئەو 1-2 ساڵە بەو دوایە خەریکە وردە کەم دەبێتەوە و بە تایبەتی منیشوا خەریکە پیر دەبم چاڵاشی خۆشم کەم دەبێت ئەو برادرانەی کە لەگەڵیشمانن فەقیرانە یعنی خۆ بەشی بخۆ دەزانی خەریکی کار و کاسبی خۆیانە بەڵام هەر باشتان هەیە ئێمە ئەندامەکان بە ڕسمی نزیکەی 28 تا 30 کەسە بەڵام لەو فترەیە و ماوەیە کەم و زۆری بووە ئەمە وەکو ئەندام لای ئێمە یعنی شتێکی وا لە گرنگ نیە هەر کەسێک هاوکاریمان بکە یارمەتیمان بدا هاوبیرمان بێتن هەوڵ بداتن کە مەسەلە لە خۆی لە کەسوکاری خەڵک کوشیار کاتەوە زگەرە هەمووی بە ئەندامی دادنێن هەر کەسێکی لە هەر لایەشی ئیشە بکە دەست خۆشی لێ دەکەین شتەکە شتێکی خێرخوازیە و لە بۆ هەموو خەڵکە و من خۆ شخصیم وەکو دکتۆر بە ئەرکێکی سەرشانی خۆمی دادنێن پاراستنی تەندروستی هاوڵاتیانی نیشتیمانەکەمان ئەوەی لە دەستمان بێ دەیکەین بەڵام وەکووتم بەڕاستی لەو چەند ساڵی دوایەدا خەریکە دەوردە کەس دەبیتەوە بەڵام ئێمە لە ڕێگەی سۆشیال میدیایە بەرنامەیە کەواتە لە ڕێگەی بەرنمەکەی ئێمە ئەمڕۆ ئێوە چ پەیامێکتان هەیە واللهی لەو بەرنمەیە تەمان سەرەتا من دەستخۆشی لێوە دەکەم لەناو هەموو میدیاکانی کوردستاندا ئێوە لەو بار و دۆخەی دارایی و بڵێم پەتای کۆڕۆنە و سیاسی یادی ئەو ڕۆژە دەکەنەوە دەستخۆشتان لێ دەکەم پەیامەکەی ئێمە هەموو کات ئەوە بووە کە جگەرە بەڕاستی لە وڵاتە پێشکەوتوەکان خەریکە یعنی ببیتە شتێکی عیبە و نامۆ لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی ینی سەپاندنی هەندێک برێن غەڕامەیە لەسەر ئەوانی کە لە شوێنە گشتەکان بەڵام لای ئێمە بەداخەوە هێشتا کە ئەوە نەبووە ئەمە لە ساڵی 2000 لە 1990 کە وڵەتی ڕسمیمان وەرگرت هەوڵماندایە خۆشبەختانە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2007ەوە یاسای بەرەنگار بوونەوەی زگەرە کێشانی دەرکردووە بەڵام بەداخەوە تا ئێستا شتێکی ئەوتۆ نەکرا پیادە نەکرایە هەرچەندە محاوەلات هەبووە مەسەلەن باز لەسەر زگەرە زیاد کراوە ڕاستە ساڵی ڕابردووش هەتا ئێستش کە بە یاسا بڕیاردرا لە ناو شوێنە گشتیەکان بە تایبەت هۆکارەکانی گواستنەوە تەکسی و پاسوانە بەهیچ نابێت لە یاسایەکە هەیە بەڵام جێبەجێکردنەکەی زەحمەتە تا ئێستا دیار نییە چێ جێبەجێ بکە هۆکار چییە کە جێبەجێ ناکرێت لەبەرەوەی کە سزایەکی توند نییە دانە سزایەکەش دانراوە هەستن لە سزایەکەش ئەو هەندە نییە بەڵام تا ئێستا لە یاسایەکە کێشەکە بەڕای من ئەوەیە جیهەتێک دیاری نەکراوە چێ ئەو یاسایە جێبەجێ بکە خۆزانی بازرگانی جگەرە کێشان لایەنی تەندروستی دەگریتەوە وەزارەتی تەندروستیە لایەنی وەزارەتی بازرگانی لایەنی داراییەکەیتیە بازدانانەکەیە وەزارەتی ناوخۆیە شارەوانی هەموو لایەک دەگریتەوە بەڵام یاسایەکەی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو تا ئێستا دیاری نەکردیە چێ ئەوەی تەطبیق بکە یعنی چێ بێتن ئەگەر یەکێک ها لە شوێنێکی گشتی جگەرەی کێشا چێ بچی یەخەی بگری برێکا کە تۆ مخالیفی بینە 10,000 50,000 یان چی یان چۆن چ یاسایەک بەچی شێوەیەک مەسەدا لە مەطعەمەک لە قاوەخانەك لە شوێنێک ئێرە قەدەغە بکرێت زگەرەی تێدا نەکێشرێ ئەوی دیکە بکرێتن هەرچەندە محاوەلە کرایە بە سوپاسەوە دەرێ وەزارەتی تەندروستی هەوڵیاندایە بەڵام بەو شێوەیە نییە باشە دکتۆر فەیسەڵ زۆر جار ئێمە ئەم یاسایانە هەیە کار بۆ جێبەجێکردن یەکرێ یاخود ئێوە لە ڕێگەی پەیام و کارەکانی دیکەتان و چالاکیەکانتانەوە هەوڵەیەن کە ڕێگری لێ بکرێت بەڵام هاوکات لەگەڵەوەشدا بازرگانیکردن بەجگەرە یاخود ڕێژێکی زۆر دێتە هەرێمی کوردستان ئێوە نەتانتوانیەوە کار لەسەر چاوەکەەوە بکەن کە ئەو ڕێژە کەم بکرێتەوە یاخود باجێکی زۆری لەسەردان بنرێت یاخود نرخەکەی زیاتر بکرێتەوە بکرێت جگەرە کێش یاخود و کەسانەی کە ئالوودەی بوون کەمتر بیکڕن ئێمە وەکو کۆمەڵە هەرەوەندە پێمان دەکرێت ڕاستپاردەیە ئامۆژگاریە لە ڕێی پەرلەمان لە ڕێی وەزارەتەکان لە سەردانەکان باسی ئەوانەمان کردیە کە پێویستە ئەوە بکرێت و کەمێکی کراوە خۆی لە یاسایەکەشدا هەر هەیە لە هەموو وڵاتان ئەمە ئەوەی کە لە وڵاتان جێبەجێ کراوە ئەوانە دەینی لێران لای خۆمان جێبەجێ دەکەین لە وڵاتان بۆ ڕێگری کردن لە جگەرە لە زۆربوونی مەسەر جگەرە کێشان یەکەم شت بە یاسا ئەوەی تەمەنی 18 ساڵ کەمتربی نابێت جگەرە بکڕی و پێی بفرۆشی و بەکاری بینی لە شوێنە گشتیەکان پێویستە قەدەغە بکرێتن پێویستە بازی زیاتر بخرێتە سەر جگەرە بەڵام باز زیاد کراوە بەڵام بەو شێوەیە نییە یانی تۆ ئێستا بڕۆ لە بازارەکانی کوردستان
ڕەنگە باشترین براندی جگەرە بکڕی بە 1500 دینار کەسی ئەوانی لە ئەوروپا دێنەوە لەیان پرسە دەرێوەڵە لای ئەم بە 16 دلار بە 20 دلار یعنی هێشتاکە بە ئاسانی دەست دەکەوێتن. ئێوە هیچ ئامارێکتان لە هەرێمی کوردستان ساڵانە چەند ڕێژەی جگەرە یاخود ئەفرۆشرێ؟ ئامارەکان بەڕاستی لای ئێمە نییە ڕەنگە لە سنوورەکان و لە وەزارەتی ئەو جگەرێک کە دێتە کوردستان شەرت نییە هەمووی لە کوردستان سرف بکرێت. قسمێکی هەیە مەسەرە بۆ جنوبی عێراق دەڕۆ قسمێکی ڕەنگە بۆ وڵاتی دیکە بڕاتن لەسەرەوە ناتوانین بەڵام بەگشتی ئاماری چەند ساڵ لەوە پێشترێکە ئێمە خۆمان و کۆمەڵە کردومانە نەناو خەڵک تێبینیمان کردیە 130 بۆ 140 خەڵکەکە ئەوەی کە برین لە تەمەنی 18 ساڵ بەسەرەوەیە جگەرە کێشە لە ناو ژنان و کچان ڕێژەکە کەمترە ڕەنگە 5 بی 8 بیتن تا ئێستا خەریکە زۆر بووە بەڵام ئێستاکە ئەمە پێویستە ینی حسابی ئەوەش بکەین ئەمە نێرگەلە ئێستا پەیدا بوو ئەمە کێشەکەی پێشترێمان جگەرە بوو ئێستا بە هەر چەندە لە کۆمەلگەی کوردەواری نێرگەلە نەبووە بەڵام ئەوانەی کە لە دەرەوە هاتنە ناو هەرێمی کوردستان نێرگەلەیان لەگە خۆیانە ئێستا نێرگەلەکە خەریکە ینی جگەرەکە لە بیر دەباتەوە لە کاتێکا بەپێی راپۆرتی تەندروستی بێ نێرگەلە زیانەکانی زیاتریشە بە ئەکیید زیاترە نێرگەلە لە ماوەیەکی زۆرترە تو دەیکێشی بەڕی تووتنەکەی زۆرترە دووکەڵەکە بەناو ئاوەکی فێنک دادێ سارتر دەبێتەوە ئاسانتر هەڵی دەمژی یان ئەو کەسەی کە جگەرەیەک دەکێشی جگەرەی ئاسایی لە ماوەی 1-2 دقیقە تەواو دەبێتن بڕی دووکەڵەکەی کەمە دوایی گەرمە دووکەڵەکەی توندا هەموو کەس ناتوانانی زۆر هەڵی بمژیتن باشە ئێوە کۆمەڵەکەتان نەتانتوانی هیچ شتێکیش لەسەر ئەو بابەتە بکەن وەکو بەرنامە و وەکو وتم بەرنامەمان کردووە و خستیتمانە بەردەستی دام و دەستگای حکوومەت و کە ئەوە شتێکی باش نییە و بەڵام وا دیارە ڕێگری لێ ناکرێ ینی ئێستاکە نێرگەلە خەریکە لە هەموو سەری کۆڵانان گەنجان دایدنێ خەریکە منداڵ خەریکە دەیکێشی ئافرەتان دەیکێشن قاوەخانەکان دەڵێ ئەگەرەمە نێرگەلەی دانەنێن کەس نایەتە لامان کاسبیەکەمان مەسەلا ئەوە دەبی یعنی تا جارێک بەرنامەیەکمان کرد 1-2 قاوەخانەی هەولێر گەڕان گوتمان لێرە بەرنامە لەسەر جگەرە دەکەین و قسە نەیان هێشت وتی کاکە تۆ ئەگەر قاوە ئەوەی نێرگەلە لە من قەدەغە بکەی لێرە چێ دێتن لێرە دادنیشی کەس نایەتن ڕۆژەکە وای لێ هاتیە ڕاستە کەواتە ئەمە وای کردووە کە ئامارەکان بەرەو زیاد بوون بڕوا بە تایبەت نەخۆشیەکان کە بەهۆی جگەرە و نێرگەلەوە زیاد ینی کێشەی زیادبوونەکە چۆنە ئەوانەی کە جگەرە کێشن و تەمەنیان گەورەیە و تەمەنیان بەسەرەوە چووە ئەوانە دەزانن زیانەکان چەندە لە ناواندا ڕەنگە ئامارەکان کەم بیتەوە زۆری وا هەیە حەز دەکا واز لە جگەرەی بێنیتن هەیە وازشی بەڵام کێشەکە ئەوەیە منداڵ و مێر منداڵ خەریکە دەست پێ دەکەن ڕێژەکە لەوان زۆرترە و کۆمپانیەکانیش بە تەواوی ینی فۆکەس دەخەنە سەر ئەو گەنجانە چکە یەکێک کە فێرە جگەرە و نێرگەلە بوو ئەدی تازە خلاص ئەوە توش بووە هەر سەرفی دەکا و هەر دەیکڕی بەڵام گەنجەکان محاولە دەکەن فێر بن هەر چەندە ئێستاکە ینی بە خۆشحاڵی دەرێم لە کوردستان لە زۆربەی وڵاتیش ڕێکلامکردن بۆ جگەرەوە بۆ نێرگە بۆ تووتن نییە قەدەغە کراوە ینی لە دەوڵەتە ئەوروپیەکان لە ساڵی 2005ەوە قەدەغەیان کرد لای ئێمەش ئێستاکە زۆر کەم بووە بەڵام بە ئاسانیش دەست دەکەوێت بڕۆ دوکان هەیە بەس ئیشوکاری تووتنی نێرگە لە باشە دکتۆر ئەمانە باسی لە ڕووی یاسایەکەیەوە باسمان کرد لە ڕووی کللتوریەوە تا چەند کاریگەری هەبووە کە کەمتر خەڵکی ئێمە جگەرە کێش بێت لە ڕووی کەلتوری ئەوە ئێمە بە بیرمان بێ ینی بە منداڵی ئێمە عیب بوو جگەرە کێشان لە بۆ گەنج ینی پیاو هەبوو گەنج بوو ژن و ماڵیشی هەبوو لە بەرامبەر بابی جگەرەی نەدەکێشە هەر پێشیان نەدەزانی بە دزیەوە دەیکێشە ئەوی دیکەش جگەرە کێشانەکەش بەو شێوەیە نەبوو لەبەرەوەی تووتنی خۆماڵی بوو چیسە تووتن بوو قەمیش بوو دەفتەر بوو خەڵک ڕۆژەی چەند جگەرەیەکی دەکێشە وەکو ئێستاکە نەبوو ئێستا پاکەت حاضر بۆ وا دەکەی بە 1500 دینار مناڵک بنێرە پاکەتشی دەکڕی و لە جیرفان دادنەی هەر نیو سەعات جارێک جگەرەیە هەر نیو سەعات جارێک جگەر ڕۆژێ ئیوا هەیە 3 پاکەت دەکێشی 4 پاکەت دەکێشیتن بەبێ حسابە باسیەوەت کرد کە زۆر جار مناڵێکە نێرن بۆ کڕینی پاکەتێک جگەرە ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر ئەو نەوەیە یاخود ئەو جیلە کە بۆ جارێکی دیکە خۆی فێر بێ و ئاسانتر بێت بیکڕێت ینی خۆ یەک لە کێشەکانی فێربوون چییە تەقلیدە لاساییکردنەوەیە یعنی ئەگەر دایک و باوک و براگەورە لە ماڵی پێشەنگ بی لە بۆ برایە بچووکەکانی لە پێش تایوان جگەرە بشێشی یان هەر ڕەفتارێکی دی بکە ئەدی ئەوش دیارە بە شتێکی باشی دەزانی منداڵ و مێر منداڵە نازانی وە دەزانی ئەگەر جگەرەی کێشە بووە پیاو ئیدە ڕەنگە بگ بچی قونکە زغارەکەی کە فڕی دەدەن ئەو هەڵی دەگرێتەوە تەجروبە دەکە بزانین چۆنە کە تۆ پارەت دایە بڕۆ پاکەتەکەم بۆ بکڕەمچینە لە ڕێگا خۆی جگەرەیەک دەردەینی
ئیدی لەگەر هاوڵەکانی و کولە کۆڵانێ دادەنیشن و پێیان شتێکی خۆ ئەوە تەسیرەشی زۆری هەیە یعنی ئەو کەسانێک کە جگەرە دەچێشن ئەگەر خۆیان توش بوونە و دەزانن زیانی چەندە پێویستە حسابی ئەوەی بکەن لە پێشچوی مناڵەکانیان نەچێشن یان مامۆستا لە ناو قوتابخانە پێشچاویان لە پۆلەکەی نەچێشی هەر کەسێک چکە بەڕاستی ئەوە پێشەنگەکە وا دەکا ئەوە قدوەیە خۆی کۆمپانیایەکان بۆچی پێشترێ جوانترین ممەسیلە و ئەکتەر و ڕاضی و نازام ئەوانەیان دەهینا دیعاە بکەن ڕێکلام بکە لە بۆ جگەرە لەبەرەوەی خەڵگەوانەی خۆش دەوێت چاو لەوانە دەکاتن ڕاست ئەوانە دەبنە پێشنگ لەوە فێرە جگەرەی دەبن بەڵام ئێستاکە یعنی سوپاس بۆ خۆت قەدەغە کراوە تا حدەک نەماوە باشە دکتۆر ڕای ئێوە چییە لەسەرەوەی کە ڕێگری بکرێت لەسەر کەمکردنەوەی جگەرە کێشان وڵی ضروریە طبعاً جگەرە ئەو ڕۆکە نییە یعنی جگەرە ئەوەی مێژووی جگەرە بخینیتەوە مێژووی پەیدابوونی توتن دەگەڕێتەوە لە ئەو سەردەمەی کە ئەمریکا دۆزراوەتەوە یعنی 500 ساڵەوە پێش زیاترە کاتری کریستۆفەر کۆلۆمبس ساڵی 1492 کە ئەمریکای دۆزیەوە بینی هندیە سوورەکانی وێ ئەو گەڵا توتنە بەکاردێنن بە شتەشی باشیان دانا و ئیدی هینایانەوە لە ئەوروپا و بڵاو بۆەوە و کۆمپانیا پەیدا بوو جگەرە و ئەو وەختی شتەشی یعنی بڵێن زۆر دەگمەن بوو تەنها دەوڵەمەندەکان دەستیان دەگەیشتێ بەڵام کە دوای کۆمپانیا پەیدا بوو جگەرە بەرهەمهێنرا ئاسان بوو ئینگلیزەکان لەگەر خۆیان هینایانە وڵاتانێک کە داگیریان دەکرد و ئیدی خەڵک لەوەوە فێر بوو جگەرە زۆر بوو ئاسان بوو و بازرگانیەکی زۆریشە حکومەتان لەبەر ئەوەی بازی لێوەرەگرن ئەوان ناتوان بە یەکزاری قەدەغەی بکەن شتەشی بە قەدەغەکردن نابێت چکە لە لای خاساغش پەیدا دەبێت بەڵام چییە کە دەستگا تەندروستیەکان و زانستیەکان و لە مختبەر ئاشکرا بوو کە لەو شوێنانەی جگەرە دەچێشرێ منداڵ نەخۆش دەکەوی کەسەکان تووشی زۆر زۆر نەخۆشی دەبن ئیدی ئەوە بڵاو کراوە و داوا لە حکومەتەکان کراو لە پەرلەمانەکان و کە یاسا دەربسی و جگەرە کەم بکرێتەوە ئیدی شێوازی کەمکردنەوە و سەیتە کۆنتترۆلکردنی جگەرە بەوە بەو لەو ڕێگایەنەوە بووە باز زیاد بکەی خەڵک هوشیار بکەیەوە نێلی ئەوانەی کە گەنجن فێر بن جگەرە بەو کەسانە نەفرۆشرێتن کە هێشتا منداڵە و نەگەیشتە تەمەنی بڵێن سنە ڕوشت وەکو لە هەندە وڵات 21 لە هەندە وڵات 8 ساڵانە بۆ شێوەیە ئیدی هەوڵ دەدرێت کەم بکرێتەوە باشە دکتۆر ئێوە بەو پێیکە زیاتر لە 20 ساڵە کۆمەڵەکەتان کارەکات بۆ نەهێشتنی جگەرە هیچ پرۆگرامێک یاخود پلانێکتان هەیە بۆ کەسانی بۆ نمونە کەسێک هەیەوێت جگەرە نەکێشێت بەڵام ئالوودەی بووە ناتوانێت لە بەرەوەی نیکۆتینی تاو لە خوێنایەتی ئێوە هیچ بەرنامە پرۆگرامێکتان هەیە بۆی بۆ ئەو کەسانە یارمەتی دەری بن و واز لە جگەرە کێشان بێنێ و بە شێوەیەکی تەندروستیش ئەمە بەرنامەمان هەبوو خۆی لە جیهاندا ئەگەر تەماشا بکەیت جگەرە کێش بەڕۆ بە زۆری دوو جۆرن زۆرێکی هەر لە بۆ خۆشی لێ ڕاهاتیە و فێر بوو هەر کاتێک ویستی فڕێدا زۆر ئاسانە بەڵام ئەوانەی کە ئالوودە بوونە یان وەکو لە ئێرانی پێی دەڵێن معتاد بووە ئەدیکشن بووە ئەوە پێویستی بە یارمەتی هەیە خۆی هەست دەکاتن کێشەیەکی هەیە دەیەوێت لێ ڕزگاربی بەڵام ناتوانانی ئەتو لێراندا پێویستە یارمەتی دەرهەبێ ئێستا لە وڵاتان کلینیکی تایبەتی هەیە دکتۆری پسپۆری تایبەتی هەیە ئەو کەسەی کە تووشی بڵێن ئالوودەبوونی جگەرە بووە دەچیتە وێندەرێ ئەو دکتۆرە ئەو سنتەرە دەیبینن پشکنینی لۆ دەکەن ڕێ و شوێنی بۆ دادەنێن ئیوا هەیەسە دەرمان هەیە بە دەرمان دەتوانانی وازە جگەرە بینی لەزگەی نیکۆتین بەکاردی هەتا لە کوردستانیش پەیدا ببوو شیکردنەوەی دەرونی یان ئەوەی گروپ تیراپی پێدەرن کۆمەڵە خەڵکەک دادەنێن و لەگەر یەکدی یارمەتی دەدەن و ئیدە ڕێگا زۆرە ئەمە هەوڵماندا ئەوانە یان ئێمە وەکو کۆمەڵە دامان لە وەزاری تەندروستیش کرد کە شوێنێکی وا بکرێتەوە و ئێمە کۆمەڵە ئەوەی پێمان بکرێت وەکو خۆ بەخش یارمەتی دەدەن بەڵام پێویستە ئەوە دەستگای جێبەجێ کاریانەی حکوومەت وەزارەتەکانە وشانە بکە لە هەر شارێک سنتەر لە وڵاتەکانی دەور و پشتمان هەیە سنتەر هەیە کلینیکی تایبەتی باشی دکتۆر زۆر جار ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە بەکارهێنانی ڤایپ یاخود ئەو جگەرە ئەلکترۆنیانەی کاڵێن باشترە بۆی کە کەسەکە وازی لێبێنێ ئەمەش هەر زیانی هەیەیان لە سەرەتا زگەرەی ئەلکترۆنی پەیدا بوو بۆ چ بوو بۆ ئەوەی ئەو کەسەی کە ئالوودە بوو وازە زگەرە بێنێ زگەرەی ئەلکترۆنی خۆی چییە تەنها نیکۆتینەکەیان دەری ناوە وەکو شلەیەکە نەناو ئامێرێکی بە پاتری ئیش دەکات گەرم دەبی هەڵمەک دروست دەکات چکە ئەو کەسێک کە ئالوودەی جگەرە دەبی بەهۆی دووکەڵەکە نییە بەهۆی ئەو نیکۆتینەیە ئەگەر نیکۆتینەکە لە خوێنی نەما پێویستی پێدەبیتن لەشی داوای دەکات ئیدی هەستان ئەو جگەرە ئەلکترۆنیان دروست کرد کە ئەو نیکۆتینە بداتە ئەو کەسە بەڵام لەژێر چاودێری پزیشک بیتن وردە وردە واز لە جگەرە بینی دوای وردە وردە واز لە نیکۆتینەش بینی ئەو پارچە لەزگەکانیش هەر عینیشتە بەڵام بەداخەوە ئێستا وەی لێ هات هەیە جگەرەش دەچێشی و جگەرەی ئەلکترۆنەکەش دەچێشیتن
ینی بوویتە دووقات دەجاتەوەی وازی لێبینی ئەو زیاتر بووە نێرگەڵی ئەلکترۆنیش پەیدا بووە یان کێشەکە لەوەدا ئێستا لێرە وەکو برین زۆرە ململانەیە کە سڕاعەکە لە مابینی کۆمپانیەکانی بەرهەمهێنانی بەرهەمەکانی توتن لەگەر دەستگای تەندروستیەکان لە وڵاتە هەر چەندە دەستگای تەندروستیەکان هەوڵ دەدەن بە خەڵک برێن ئەوانە زیانی هەیە کەچی کۆمپانیەکان شتی جوانتر و نایابتر و بە خەڵک پیشان دەدەن گەنجیش نایزانی و دەیکڕی و پێش شتێکی کەشخەیە هەموو کە زەوانی فێرەجگەرە بوون و ئالو خەریکابێتە چاولێکەری و دووبارە تەجروبەی کردووە بزانی ئەرێت چۆنم چینە کۆخیە تافت و تاڵە دکتۆر لە بریەوەی بیری بەرێتەوە ئالوودەی ئەوەشە بێت ئەوش زۆر سپاس دکتۆر فەیساڵ کەمڕۆ لەگەڵمان بووی بەو هیواین کە ئەو ڕێژەیەش کە لە کوردستان هەیە بەرەو کەمتر بێتەوە تەندروستێکی باش بۆ ئێوە بۆ بینەرانیش ئینشاڵڵا دەستان خۆش سپاس بۆ ئێوەش زۆر سپاس ئێستاش بەیەکەوە لەگەڵمان بن بزانێن ڕەوشی کەشوهەوا لە شارەکانی کوردستان چۆنە. وەکو بینیمان لە زۆربەی شارەکانی کوردستانی شار خۆرەتاوە هێشتا باران کەمترە بارێ کە ئەوەش جینی گەرانیە کە وشکە ساڵی نەک لە کوردستان لە جیهاندا ئەم ساڵ زۆرتر بووە یاخود بڵین زۆربەی وڵاتان دان بەوایانن کە وشکە ساڵیە هەر وەک چۆن لە دەریاچی ئۆرویلی کالیفۆرنیاش کە ئەو دەریاچەیە پێوەی دیارە تووشی وشک بوون بووە لە کاتێکا هێشتا کە وەرزی هاوین نەهاتووە و گەرمایەکی زۆربەتینیش گیانی نەگرتوتەوە کە بە شێوەیەک ئێستا کەمتر لە نیوەی توانای تێگڕایی خۆی ئاویتیایە ئەو دەریاچەی کالیفۆرنیا لە کاتێکە ئەم دەریاچەیە دووەم گەورەترین دەریاچەی کالیفۆرنیایە کە ناوی کە بەناوبانگە بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە کە زیاتر لە 25 ملیۆن کەس ئاوی خواردنەوە لەو دەریاچەوە وەردەگرێت و بۆیان دابینەکرێت بەرپرسانی سەرچاوەکانی ئاوی کالیفۆرنیا شەڵێن بوونی ئاو لەم ئاستەدا مانای ئەوەیە کە ئاومان بۆ کوشت و کاڵکەمە و ناتوانین بۆ ئاوی شارەوانی هەروەها بۆ هەموو پێداویستە ژینگەیەکان بەکاری بهێنین ئەوەندە ئاستی ئاوەکە دابەزیوە
هەروەکو لە وێنەکانی شای بینن کە ئەمە دەریاچەیەکە لە کالیفۆرنیا پێشتر ئاستی ئاوەکە زۆر بەرزتر بۆ و شوێنەکەی دیارە بەڵام ئێستا بە شێوەیەکی وا دابەزیوە کە نەتوانن بۆ کشت و کاڵ بەکاری بێنن یاخود بۆ کارەکانی شارەوانی سوودی لێ ببینن. ناوەندی کۆنتڕۆڵکردن و ڕێگریکردن لە نەخۆشیەکانی ئەمریکا لە سەرەتای مانگی ئایاردا هەڵگرتنی مەرجی بەستنی دەمامک بۆ ئەو کەسانەی کە ڤاکسینیان وەرگرتووە ڕاگەاند. خاوەن قاوەخانێکیش لە ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا لە دوای هەڵگرتنی پابەندبوون بە بەستنی دەمامک بۆ ئەو کەسانی کە ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە لەسەر دەرگای قاوەخانەکەی نووسیبووی بڕی $5 لەو کەسانە وەردەگیرێت کە بە دەمامکەوە سەردانی قاوەخانەکەکەن و ئەو پارەی لەو ڕێگەیەش کۆ دەبێتەوە بە کۆمەڵێکی خێرخوازی دەبەخشێت. خاوەنی قاوەخانەکەڵێت بەستنی دەمامک هیچ کاریگەری لەسەر خۆپارێزی لە کۆرۆنا نییە بۆیە ئەو بڕیاریان داوە. یەکەکانی پرۆژەیەکی نیشتەجێبوون لە هۆنگ کۆنگ کە بەهاکەی $1.5 بۆ فرۆشتن ئامادەکراوە بەڵام تەنیا ئەو کەسانەی کە ڤاکسینی دژە کۆرۆنایان وەرگرتووە توانن ئەو یەکانە بکڕن ئەو شوقانە بکڕن. ئەوەش وەک هاندانێکە بۆی کە خەڵک ڤاکسین وەربگرێت. هەر کەسێکیش ڤاکسینی وەرگرت بێت ناوی ئەخرێتە تیر و پشکەوە لە ڕیزبەندی تیر و پشکەکەشتا دەخرێتە پێشەوە ئەو کەسانی کە ڤاکسینیان وەرگرتووە. جا ئیتر بەکارهێنانی ڤاکسین واکات کە دەرفەتی زیاتر هەبێت بۆ وەرگرتنی شوقە بێت یاخود لە جیهان ئەبێتە کارێکی وا کە ئەو کەسانەی کە ڤاکسینیان وەرگرتووە کۆیە بن بە خاوەن پاسپۆرت یاخود نازنامەی ڤاکسینی کۆرۆنا چانسەکانیان زیاترە بێ. هەروەک چۆن پێشترە روتم لە کالیفۆرنیا بوو لە قاوەخانەکە گەروەریگرت بێت دەتوانێت بێتە ژوورۆ و ئێستاش بۆ وەرگرتنی شوقەیەک پێویستەکە ڤاکسین وەرگرت بێت. ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە جیهان بتوانێت یاخود هەوڵ بن ڤاکسینی کۆرۆنا بەکاربێن و بە زووترین کات ڤایرۆسی کۆرۆنا نەمێنێت و یاخود هاوڵاتیان بەرەنگاری ببنەوە. ڕێکخراوێکی گەشەپێدان بەکاری ماڵەوە و خواردن دروستکردن لە ئوسترالیا چالاکیەکانیان بردووەتە کەرەڤانەکانی پیاوانی بێلانە کە لە کارگەکان کارەکەن لە دوای کارکردنیشیان لە کارگەکان لەلایەن ئەم ڕێکخراوە فێری خواردن دروستکردنەکرێن. ڕەنگام کارە بۆ زۆر کەس ئاسان بێت بەڵام بەشداربووان بە کارێکی نامۆ و سەخت ێزانن چونکە سەرجەمیان لەو پیاوە بە تەمەن و یاخود بێلانانە پێک هاتوون ئەمە ژواکات کاتێکی باشتریان هەبێت و سەرقاڵ بن. لە کارگەیەک لە ئوسترالیا مامەڵە لەگەڵ بزمار و دار و تەختە و کەرەستە دەکەن. ڕاستەوخۆ لە دوای کارەکانیان جلوبەرگی کاری کارگا دەگۆڕن بۆ بەروانکەی چێشتخانە و دەچنە چێشتخانەیەک سەر لە نوێ دەست دەکەن بەڕاهێنان بەڵام ئەم جارە لەگەڵ کۆمەڵی کەرەستەی دیکە دەکەونە کار کە زۆر دوورە لە کاری خۆیان کە لە کارگە دەیکەن. تاوای ئەم کەرستانەی کاری پێدەکەین 180 پلا جیاوازە لەگەڵ کەرستەکانی ناو کارگەکە تەنانەت هەندێکیان هەیە کە من هەر ناویشی نازانم لەگەڵ ئەوەشدا ئێمە ئێستا ڕاهێنان دەکەین و بەنیازم فێر ببم. ڕاستە تەمەنی بەشداربووان لە بەساڵاتچوان پێک دێت. ئەمە خاڵێکە کەوا دەکات ڕاهێنەرەکان زیاتر پشودرێژ بن و ڕاهێنانەکانیان لەلا خۆشەویست بکەن. لەلایەک تەمەن لەلایەکی دیکە ڕەگەزی بەشداربووان دوو فاکتەری سەرەکین کە ئەم جۆرە ڕاهێنانە سەرنجڕاکێش بکەن بەراورد بە کار و چالاکیەکانی دیکەی ئەم ڕێکخراوە. لە ڕاستیدا ئێمە بیرمان لە چالاکیە کردەوە کە سوودی لە ڕووی فێرکاریەوە زیاتر بێت و بەشداروان فێری کارێک بکەین جگەلەوەی دەزانن هەرچەندا بە ساڵات چوش بن ئەم چالاکیە فێری ئامادەکردنی خواردنی تەندروستیان نەکات کە ئەمە هەنگاوێکی باشە بۆ پاراستنی تەندروستیان.
ئەم چالاکیە بۆ ماوەی چەند مانگێک بەردەوام دەبێت و زیاتر پیاوانی بە ساڵاچوو لە سەر تاسەری ئوسترالیا بەشداری دەکەن. ئەمەش لە پێناو پاراستنی تەندروستیان و لەو دۆخەی کە وەکو کەرەنتین هاتە پێشەوە بتوانن خۆیان خواردنی تەندروست بۆ خۆیان دروست بکەن و زیاتر ئاگاداری تەندروستی خۆیان بن. ئێستا باسی سوودەکانی تەڕەپیاستان بۆکەم کە دژی چەندین نەخۆشیە و پزیشکان و پسپۆڕانی بواری خۆراک و تەندروستیش جەختیان لە سوودەکانی سەوزە و تەڕەپیاس کردوتەوەڵێن لاسکی پیاس بۆ چارەسەرکردنی ئازارەکانی قورگ و لووت و هەڵامەت بە سوودە و پەستانی خوێنیش کەمەکاتەوە، خانەکانی جەستە هێورەکاتەوە و ئاماژە بۆش دەکەن کە ئاوی گوشراوی تەڕەپیاس بۆ پاکردنەوەی قورگ و لووت و جەستە سوودێکی زۆری هەیە. و خواردنی تەڕەپیاس جگەلەوەی کە ئەو هەموو سوودەی هەیە بێگومان بە هەندێک خواردنی کوردەواریشەوە زۆر بەتامە بە تایبەت بە یاپراخ و هەندێک خواردنی دیکەوە کەواکە چێژێکی تایبەتتر با بە خواردنەکە و لەگەڵەوەشتا ئەو هەموو سوودە باشی هەیە و ئەتوانێت بە تایبەت لە کاتی هەڵامەت یاخود هەستیاری قورگ و لووت کە ئەو کاتانە تووشی سووربوونەوە یاخود بریناربوونە بن بەهۆی تەڕەپیازەوە توانین چارەسەری بکەین. ئێستا لەگەڵ مابن با بەهای دراوە بیانەکان و نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستان ببینین بزانین تا چه ئاستێک گۆڕانکاری بەسرا هاتووە و نرخی دراوە بیانەکان بەرامبەر بە عێراقی گەشتۆتە چه ئاستێک بەم شێوەیە کە $100 ئەمریکی بەرامبەر بە 149,250 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 182,250 دیناری عێراقیە، 100 پاوەند 210,500 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 17,780 دیناری عێراقیە، 100 تومانی ئێرانی 6,400 دیناری عێراقیە و جیا لەوانە مسقالێک زێری ئایار 24 456,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری ئایار 21 402,000 دیناری عێراقیە، مسقالێک زێری ئایار 18 342,000 دیناری عێراقیە. لە پارکی نیشتیمانی دیندەر لە سوودان کە ڕوبەرەکەی 10,000 کیلۆمەتر چوارگۆشێ و 400 کیلۆمەتر لە خەرتومی پایتەختی ئەو وڵاتە دوورە. بەرپرسانی وڵاتەکە هۆشداری لەبارەی مەترسی لەسەر ژینگە و باڵندەکانە دەن و داواکەن هەوڵی چارەسەری خێرا بۆ ئەو پرسە بکرێت چونکە مەترسیەکانی سەر ژینگە و پارکەکان زیاتری کردووە ئەوانیش داواکەن کە کەم بکرێتەوە. ئەف دەر پارکا نیشتیمانیا دیندەر لە سەودانەیە گۆل سەر سینۆرەی ئەسیوبێت کە بە هێژمارەکە مەزن یا ئاژەڵان تێدەیە ji ber zêdebûn hejmareka zêde ya xelkê li dertûrawê parêzvanên wê bi awayekî rojane rastî matersiyan dibin. Herûha berpirsên parkê jî hişyariyê ji gefa corên biyolojiyê di nava parkê de didin û dibêjin. Dema ku ew parka hate parastin ji bo carayekê di sala 1935 hatebû. Wê demê hejmara xelkên navçeyê gelekî kêm bû lê niha zêdebûyê û axawê ji bo çandinê jî têbkar anîn. Divan salên dawî de parka dînder ji bo çandiniyê û birîna daran û nêçîra ecelan jî dihate bekaranîn. Ev yek jî metirsiyeke wê heye li ser navçeya parastî li Sudanê. Her wiha niha ew bûye dawî penageh ji ajelên bijayî re li Bakurê wî welatî. Li aliyekî din gundiyên derdora wê parkê didina xuyakirin ku ew hewl didin yasayan cîbicî bikin lê pêwîstiya wan binan û avê heye. Herûha amaje dikin gozeviyên ji wan re hatine diyarkirin jî gelekî kêm in û nikarin xwedî bikin. Em ji gundê May Karatu ne tenê 5 kilometrên çargoşe ji bo çandiniyê danin me. Ew jî gelekî kêm e. Pêwîstiya me bi rûberekî berfirehtir heye.
ئەم داخواز دکن ڕێ بدمە حەیەک و ئەم ئالاوێن نوێ چاندنیە بکاربینن ji ber biriyên kevnar gelekî zehmet e malbata min ji 20 kesan pêk tê ji ber vê yekê jî çandiniya biriyên kevin jiyana me alostir dike. روبەرێ وێ پارکێ بێتر ji 10,000 کیلۆمتر çargoşeyê û bi 400 کیلۆمتران jî ji rojhilatê Xertûm paytexta wî welatî dûr dikeve. Ew park mezintirîn baxçeya li Sudanê ji ber hebûna hejmareka zêde ya daran û rûberên berfire ji baxçe û daristanan. Herûha li xwe girtina hejmareka mezin ya ajalan. Çend golên avê jî li wê parkê hene. Gobsedema wan balinde lê kom dibin. Parêzvanên wê jî her roj gerên xwe birêve dibin. لە سوودانەوە دینەوە دەڕۆینە مەدرید کە پامنێرمان شکور محەممەد لەوێ چۆتە ناوەندێکی هوەری و ئەو کەسانی بەسەر کردوتەوە کە لەو ناوەندەدان ئەوەش کۆمەڵێک لەو خانمانن کە خانەنشین بوون یاخود توانای کارکردنیان نەماوە ئێستا سەرقاڵی ئەوەن کە کاری هوەری بکەن چونکە کاری هوەری جگەلەوەی کە چێشبەخشە و تەمەنیش ناناسێت مرۆڤ خولیای کاری هوەری هەبێت ناتوانێت دەست بەرداری بێت بۆیە لە مەدریدی پایتەختی ئیسپانیا ئافرەتەکان وەکوتم دوایەوەی کاچنە تەمەنەوە و هەندێکشیان کاتێک کە بەتەنیا ئەمێننەوە یاخود خانەنشینە بن لەم فێرگەیە وێنە ئەکێشن و ئارەز و حەزەکانیان پەراپەیان بابزانین لەم کارەی پەیامنێرمان شکور محەممەد چۆن ئەو خانمانەی بەسەر کردوتەوە و ڕاوبۆچوونی ئەوانیش چییە لەسەر وێنەکێشان؟ Estos alumnos, cada uno hace un poco lo que quiere. لێرە هەر فێرخوازێک بە دڵی خۆیەتی و هەر وێنەیەک بێوێت دەتوانێت بیکێشێت. هەندێکیان شارەزاییان هەیە و سەرەتای کارکردنیان نییە. بۆیە بۆی پاستیل بەکاردێنن. وەکەو چوار کەسەی کە ئێستا لێرە وێنە دەکێشن. ئەوان هەفتانە چەند ڕۆژێک دێن و هەر یەکە و ئەو ڕنگ و وێنە دەکێشێت کە خۆی ئارەزوویەتی. Estoy haciendo este cuadro con mucha ilusión, aunque creo que es muy difícil. من بە حەزەوە ئەم وێنەیە دەکێشم هەرچەندە زۆر ئەستەما بەڵام لەسەر خۆ کاری تێدا دەکەم ئەو کاتانەی دێم چەند کاتژمێرێک خۆمی پێوە خەریک دەکەم من لە هەفتەیەکدا 2 ڕۆژ دێم و 2 کاتژمێر خەریکی دەبم من هەر لە منداڵیەوە کە تەمەنم 14 ساڵان بووە خولیای وێنەکێشانم هەبووە و ساڵانێکی زۆر وازم لەم کارە هێنابوو دوای ڕۆشنی مناڵەکانم دووبارە دەستم بە کارەکەم کردووە چونکە حەزم لێیەتی و هەستێکی زۆر خۆشم پێدەبەخشێت Tuve muchos años sin hacer nada. Entonces, pues las técnicas que más me gustan son من بە بۆی پاستیل کار ناکەم چونکە زوو شکە بێت و حەزم پێی نییە 2 ساڵە لێرەم بە شێوەی تەباشیر و پاستیل کار دەکەم لێرە کامەت حەز لێ بێت ئەوە هەڵەبژێریت بۆ فێربوون من کە بە شێوەی تەباشیر کار دەکەم کاتی زیاتری پێویستە و سەختترە بەڵام بە ئاسانی ڕەنگەکان تێکەڵەکەین و یەک دەگرن تەنها کاتی پێویستە. Pero era como un aire fresco, ¿no? ئەف دەر گەلێکی خۆشە و ڕەنگینە بڕاستی کێفخۆشە من دخواست بێمە ناو ڕەنگان پشتی ئەس خانەشین بووم لە بانکێ ئەس بەگەریامە نافکارێ خوا وانەیەن خۆشی بباشی جیبەجی دیکەم تشتا گوحەیان ها من نەکرد و ئەزن ها دیکەم و نەدەرەنگە Descubrí que la pintura era نیشاندانی ئەم کارانە بۆ ئەوەیە کە بتوانین هانی ئێوە بدەین کە هیچ کار لە کاری هوەریدا نەبڕێن یاخود ئەگەر کەسانێکمانێن ننکمان بێ کەسانێکی بەتەمەن بن هیچ کات مەهێڵن دەرفەتیەوەیان هەبێ بێ تااقەت بن لەشیان ئەتوانن لە ڕێگەی بەکارهێنانی فڵچەیەکەوە یاخود وێنەکێشانەوە ڕۆژەکان باشتر و خۆشتر بەڕێ بکەن. پرۆگرامەکە کۆتایی پێهێنم بۆ هیوایم کە هەمیشە تەندروست باش بن و ماڵەوە.